سلەیمانی لە پێشکەشکردنی ئاستی بەرزی لە خولی نایابی تۆپی دەستیانەکانی عراق بەردەوامە و لە یاریەکی زەحمەتیشدا بە جیاوازی یەک گۆڵ سەرکەوتنی بەسەر کوددا تۆمار کرد. تیپی تۆپی دەستیانەی سلێمانی سەرکەوتنێکی نوێی نووسیە و پلەی چوارەمی ڕزبەندی خولیانە نایابەکانی عراقی لە وەرزی ئەمساڵ گرتە دەست. لە میانی یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی تۆپی دەستیانەکانی عراق یانەی سلێمانی لە نێو یاریگا و هاندەرانی خۆی میوانداری لە یانەی کوتی کۆتایی ڕزبەندیەکە کرد. جێمیەکەم یارەکە باگشتی ئاستی یانەی سلێمانی بەرزتر بوو، توانیشەم جێمە بە جیاوازی 3 گۆڵ لە سوودی خۆی کۆتایی پێبێنێت. لە جێمی دووەم ئەوەی چاوەڕوان نەدەکرا ڕوویدا. کوتی میوان بە شێوەیەکی بەهێز هاتەوە نێو ململانێکە و گۆڵ بە گۆڵ وەڵامی سلێمانی دەدایەوە و توانیشی ئەنجامەکەی یەکسام کاتەوە لە 2-9 پێشیانەی سلێمانی بکرێت. بەڵام لە کۆتاییدا یاریزانانی سلێمانی توانیان جارێکی دیکە جڵەوی یاریەکە بگرنەوە دەست و تا کۆتاییشدا یاریەکەیان بە جیاوازی تەنها 1 گۆڵ و بە ئەنجامی 27 گۆڵ بەرامبەر بە 26 گۆڵ لە سوودی خۆیان تەواو کرد. بسم الله الرحمن الرحیم. بە ناوی خۆی گەورە لە ڕاستیدا خۆتان بینیتان یاریەکە یاریێکی سەرنجڕاکێش بوو. تیپی سلێمانی تیپێکی ئێجگار بەهێزە و کۆمەڵە یاریزانی بەتوانە لەم تیپەدا یاری دەکەن. ئێمە گەرچی تیپەکەمان تیپێکی لاوە بەڵام توانیمان ڕکابەرێکی باش بکەین لە یاریەکەدا و گەڕانەوەیکی باشمان بەرامبەر بە سلێمانیە بوو. تەنها چەند وردەکاریشی بچووک هۆکار بوو بۆی کە ئێمە لەم یاریەدا شکست بێنین. بە پێچاوانەوە لە ئاستی یاریزانەکانم زۆر ڕازیم و ئەمەش شێوازی یاری هەر بەردەوام بەو شێوەیە بووە کە دەبێت یاخود براوە یا دۆڕاوە بیت، بەڵام من لە ئاستی یاریزانەکانم ڕازیم سەرڕایەوەی شکستمانێنا. یاری ئەمڕۆ زۆر بەڕاستی زۆر تایبەت بوو بۆ ئێمە چونکە ئەبوایە یعنی سێ خاڵ یاریەکەمان بەدەست بهێنایە. یاری پێشومان لەگەڵ بەلەدەی بەسڕا بوو لە بەسڕا بەڕاستی یاریزانەکان هیلاکبوونێکی زۆر تینیان پێوە دیار بوو چونکە بە خۆتان نەزانن چاگەزانن بەسڕا لێرەوە 12-13 سەعات دوورە لە سلێمانیەوە. ئەوەی ڕاستی بێت یاریەکەمان بەڵێ لەگەڵ حەشی شعبیا دۆڕان ئەمڕۆ بۆ سێم جارە یانی سلێمانی توانی سەرکەوتن بەدەست بێنێ بەسەر یانەی کووتا. یاری ئەمڕۆمان ئەغڵاتمان زۆر بوو، بەڕاستی غەڵەتمان زۆر بوو، پەلەپەلمان پێوە دیار بوو و هیلاکبوون یاریزانەکانی ینی کاری کرد بۆ سەرەوەیکەوە ئەمڕۆ یانەی کووت بتوانێتەوە منافەسە یانی سلێمانی بکات. ئینشاءڵڵا ئەم ئەغڵاتانەی کە ئەمڕۆ لەگەڵ یانی کووتا بوو بۆ یاری داهاتوومان ئینشاءڵڵا بە ئیزنی خوا بتوانین چارەسەری بکەین و بەم بردنەوەشی یانەی سلێمانی سێم سەرکەوتنی یەک بە دوایەکی تۆمار کردو با کۆکردنەوەی 9 خاڵ سەرکەوتا پلەی چوارەمی ڕزبەندەکە. یانەی کوتیش بۆی شکستە بەردەوامەکانیەوە لە پلەی کۆتایی ڕزبەندی یانەکان دەبینرێت.